یابژینی خۆت مێژویان پیاوە لە مەطعام و خواردن دروستکردن بۆ لێپرسراوی هێزی ڤاگنەر. ڤاگنەر هێزێکە ئەزانی هەمویان لە زیندان وانە دەرچوونە و زەلام کوژ و دز و قاتل و ئەوانن، ینی ئەمانە مەرحەمەت نازانن. تایبەتی بۆ رووسیا زۆر ینی شتێکی سەیری کرد، تایبەتی لە شاری باخمۆت، ینی شەڕێکی سەیریان کرد ڤاگنەرەوەی ڕاستی بێ باخمۆت ڤاگنەر گرتی نەوەک سوپای رووسیا. بەڵام ئەمە کە کێشەی بوو لەگەڵ پۆتینە و وەرگەڕایەوە، پۆتین یەک شتێکی هەیە لە هەموو شتێ لێتە بورێت، بەس لە خیانەت نە. پۆتین ئەوە تەبیعەتەتی ئەتکوژێت بەرامبەر ئەمیش وای وت بەرامبەر هەموو کەسێواڵێ. تۆ ئەگەر سەیری مقابلەیەکی بکەی لەگەڵ ڕۆژنامە نووسەکە، ڕۆژنامە نووسەکە لی پرسی بە پۆتین وتی ئەتوانی لێبوردن لە یەکێ بکەی کە بەرامبەرت خراپەی کرد بێ، وتی باڵێ بەس خیانەت نە، خیانەت مەجای تیانە. پۆتین مەجای تیانە، بیل لەوە مەکەرەوە یەکێ خیانەتی لێ بکاتن عافی بکە ئاگەر کشەکانی بێتن هەردوو کشەکەی گوێی لەوە کاتەکەوتنە خوارەوەی فڕۆکەی پۆتین بوو ئێستا سێرجی لافرۆف، دیمیتری میدریتف، هەر کامەی بێتن یەک هەڵەیە بک بەرەمبەر پۆتین ئەیکوژێت 100 ئەیکوژێت.